مەڵبەندی هەڵەبجە بەردەوامە لەسەر بانگەشەکردن و هەڵواسینی وێنە و دروشمی لیستی 285 کۆمەڵی دادگەری. سەرۆکی بازنەی هەڵبژاردننی پارێزگای هەڵەبجەی کۆمەڵ دەڵێت هەڵەبجە و کۆمەڵی دادگەری تێکەڵاوی یەکن و هیوایان بە خەڵکی شاری ئیسلام خوازەکە هەیە. خەڵک ئەگەر ئەوێ نوێنەرێک بنێرێتە بەغدا کە مۆبایلەکەی بکوژێنێتەوە و تا 4 ساڵی کە لێ نەپرسێتەوە بادەنگ بدا بە لایەنەکانی دەسەڵات و ئەوانەی خەریکی کڕینی دەنگن بە پارەی دزراوی خۆیان و ئەگەرە شێوێ نوێنەرێکی هەبێت لە ئەنجومەی نوێنەرانی عێراقدا کۆکی لێ بکە لە قوتی لە ژیانی لە ئاینی لە موچەی لە نەوتی لە بەنزینی پێویستە پشگیرمان بێ. خوای گەورەش فەرمانمان پێکە موسڵمانان باوەڕدارانی ژن و پیا و پێکەوە پشتیوانی یەکەن. ئەمڕۆ ڕۆژی دەربڕینی پشتیوانیە. کادیران و دڵسۆزانی کۆمەڵ دەڵێن بەردەوام خەمخۆرانە کار دەکەن بۆ سەرخستنی لیستە پرتەقالەکەی کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی. داواش لە خەڵکی هەڵەبجە دەکەن متمانەی خۆیان بە لیستی 285 بدەن. لە ساڵانی ڕابردووشا کاندیدەکانمان جێی فەخر و شانازی بوون چ لە پەرلەمانی کوردستان و چ لە پەرلەمانی عێراق داواکارین تەمەنا ئەکەین ئەو ڕازگۆی و بوێرەی کە لە نوێنەرەکانمانە بووە هەر ئەو ڕازگۆی و بوێرەش لە ناو دڵی خۆشەویستانی هەڵەبجە بچەسپێ و ئاوڕێکیان لێ بنەوە و دەنگیان پێبن سەریان خەن ئینشاڵڵا. ئێمە داوا لە جەماوەری بەشەرەفی پارێزگای هەڵەبجە دەکەین، داوا لە جەماوەری ئیسلام پەروەری پارێزگای هەڵەبجە دەکەین، دەنگی خۆیان متمانەی خۆیان ببخشن بە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری. کاندیدەکانی کۆمەڵی دادگەری بەردەوام جەختیان لە تەواوی مافەکانی خەڵکی کوردستان کردووە و بە تایبەتی پارێزگای هەڵەبجەش کە یەکێک لەو پارێزگانە کە کاندیدەکانی ئەمە لە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی عێراق داکۆکارێکی سەرسەخت بوو بۆ مافەکانی سنووری پارێزگای هەڵەبجە. شەقامەکانی هەڵەبجە پرتەقاڵی پۆشەکەین و بە خەڵکی هەڵەبجە سەرجەم خەڵکی کوردستان ئەڵێن لەگەڵتانە ڕاستگۆین ئەبینە نوێنەری ڕاستی ئێوە و نوێنەری ڕاستەقینەی ئێوە ئەبین لە پەرلەمانی عێراق ئینشاڵڵا بە پشتیوانی خوا و پاشان بە دەنگی ئێوە خۆی گەورە پشتیوانی هەموو لایەک بێت. گەرچی پارێزگای هەڵەبجە بازنێکی سربەخۆ نیە بەڵام دڵسۆزانی لیستی 285 جەخت دەکەنەوە هەموو هەوڵەکانیان دەخەنە گەڕ تا کاندیدەکانی کۆمەڵ و لیستەکەی لە پارێزگای هەڵەبجە سەر بخەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.